بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. لدرس عقيدة طحاوي دقينا درس نويم. لدرس نويم دا كاو درس نويم لدير تشلونو باس لإسراء ومعراج دكات ودبابتي كرش تقريبا دخوانين هلو درسي دا كدواتر دينا سريان دانر لا دير تشلونو دا لباس إسراء ومعراج پیغمبر دا صلى الله عليه وسلم دليت والمعراج حق برز بونو برز كردنوي پیغمبر صلى الله عليه وسلم حق راست تواو اما وكو أهل السنة جماعة بروامان بيهيا. وقد أسري بالنبي صلى الله عليه وسلم شور ذكرى وببيغمبر صلى الله عليه وسلم وعرج بشخصه في اليقظة إلى السماء. وبيغمبر برز كراوتوا لكاتب آقايدا بو آسمان ثم إلى حيث شاء الله من العلا باشان بو او شوێنەی کە خوای پەروەردگار ویستوویەتی لە بەرزی واتە خوای گەورە بەرزی کردوتەوە بۆ ئەو شوێنەی کە ویستوویەتی. وأكرمه الله بما شاء وخوای پەروەردگار ڕێزی پێغەمبەری گرتووە ئەوەندەی کە ویستوویەتی و چۆن ویستوویەتی خوای پەروەردگار ڕێزی لێگرتووە بەهۆی ئەو بەرزکردنەوە میوانداری کردووە. وأوحى إليه ما أوحى و ئەوەی کە ویستوویەتی خوای پەروەردگار سروشتی بۆ کردووە و وحی بۆ کردووەتە لای و پێی گوتووە لەو سەفەرەیەدا ما كذب الفؤاد ما رأى وەکو خوای گەورە دەفەرمێ لە سوورەتی النەجمدا دڵ و هۆش و عەقڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی کە بینیویەتی ناڕاستی نەوتووە واتە ئەوەی کە دەربارەی ئەو سەفەرە پێغەمبەر وتوویەتی و پێتان دەڵێت هەمووی ڕاستە و حەقە و تەواوە و هیچ إشكالكي تدانيا. فصلى الله عليه وسلم في الآخرة والأولى صلوات خواي پروردگار لسر أو پیغمبر بيت لروج آخرة داو وهروها لدنيا أجدار. صلوات خواي پروردگار لسر پیغمبر بيت صلى الله عليه وسلم كبريتيا لا برز كدنوي پلي پیغمبر و باس كردني بچاكو و لخوشبوني خواي پروردگار بۆ ئەو کەسەی کە خوای گەورە سەڵەواتی لەسەر دەدات. ئەو بابەتە پێی دەڵێن ئیسرا و میعراج. ئیسرا یعنی شەوڕەوی، میعراج یعنی بەرزکردنەوە. بۆ پێی دەڵێن شەوڕەوی لەبەرەوەی لە شەوێدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای ئەوەی کە لە مەککەی شەوێک دەخەوێت جوبرائیل دێت هەڵی دەستێنێت و هەر لەو کاتەیەدا بووە کە سینگی شەق کردووە و جوان شۆردوویێتەوە بە ئەوێکی با بڵێن تایبەت و هەر ئەو کاتێش بە فەرمانی خوای پەروەردگار سینگی چاک بۆتەوە دواتر بە هاوڕێیەتی جوبرائیل پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو شەوەیدا کە وەڵاخێکی بۆ هاتووە ناوی بۆڕاق بووە. بۆڕاق دەڵێ لە گوێدرێشی گەورەترە و لە وشتر گچکەترە لە ئەندازەی یەک چاوتروکانیدا ئاوە هەڵی بێنەوە هەتا چاو حکم دەکا ئەوەندەی دەبڕێت. بەو وەڵاخەی تا بەیت المەقدیس دەچن لەوێشەوە بەرەو ئاسمانەکان بە هاوڕێیەتی جوبرائیل سەر دەکەون بۆ لای خوای پەروەردگار. ئەوە پێی دەڵێن لەبەرەوەی لە شوێدا بۆ پێی دەڵێن ئیسرا. میعراج چییە؟ میعراج ئەوەیە کە بە شتێکدا سەرکەوی بۆ سەرێ. ئەوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەیت المەقدیسەوە سەرکەوتووە بۆ ئاسمانی یەکەم لەوێشەوە بۆ ئاسمانی حەوتەم لەوێشەوە بۆ لای سیدرەة المونتەها کە دارێکە هەر خوای گەورە بۆ خۆی دەزانێت چۆنە. لەوێشەوە بۆ بەیت المەعموور کە مزگەوتێکە دەڵێن لە هەندێک ڕیوایەتیدا لە ڕاست کەعبەیە وەکو بڵێ مزگەوتێکی فریشتەکانە کە عیبادەتی تێدا دەکەن. ئەوەندە قەرەباڵغە ئەوەی کە یەک جار عیبادەتی لێکرد جارێکی دیکە سەرەی نایەتەوە. لەوێشەوە بەرز بۆتەوە بۆ لای خوای پەروەردگار بۆ ئەو شوێنەی کە خوا ویستوویەتی لەوێدا خوای پەروەردگار چەند قسەیەکی لەگەڵدا کردووە. طبعا ئەو ئیسرا و میعراجە لە ساڵی 12 یاخود 13 یان هەندێکیش دەڵێن دا یعنی لە ساڵی 10 بۆ 13 لەو بینیدا ساڵی 10 یان 11 یان 12 ئەوانە 13 کۆچی کردو بەڵام زیاتر 10 و 11 و 12 دەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو و با بڵێن چەند ڕەوایەتێکی جیاوازە
ڕەنگە 11 ساڵی ینی کۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو سەفەری پێکرابێت لە دوای ئەوەی کە مامی وەکو پشتگیریەکی دەرەکی کە زۆر دیفاعی لێ دەکرد ئەبوو تاڵیب دەمرێت و خێزانی خەدیجە کە وەکو پاڵپشتێکی ناوەکی بوو لە ماڵەوە کە دیفاعی لێ دەکرد لە پێغەمبەری صلی الله علیه و سلم زۆر دڵی دەدایەوە ئەویش دیسانەوە مرد لەو ساڵەیەدا ئەو ساڵیان ناونا عامول حوزن ساڵی ماتەمینی و خەمباری بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی زۆر خەفەتی دەخوارد بەوەی کە ئەو دوو با بڵێن پشتگیریە گەورەی لەدەستدا دواتر پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ پشتگیریەکی تازە کە پەیدای کات دەچێتە تائیف لەوێش لە جیاتی ئەوەی کە ئیمانی پێبێنن بەدووی دەکەون بەربارانی دەکەن و زۆر ئەزیەت و ئازاری دەدەن کە 10 ڕۆژ لەوێ دەمێنێتەوە کەس ئیمانی پێ نایەنێت دوای ئەوە خوای پەروەردگار میوانداری دەکات بۆ ئەو سەفەرێک کە ئیسرا و میعراجە بۆ ئەوەی پەیامێک بێت بە خەڵکی بڵێت ئەگەر ئێوە ئاوا ئەزیەتی دەدەن لەسەر زەوی ئیمانی پێ نایەنن ئەوەتە خوای گەورە بەرزی دەکاتەوە و لە ئاسمانەکان میوانداری دەکات و سەرەڕای ئەوەش چەند شتێک بە پێغەمبەر دەڵێت صلی الله علیه وسلم چوونی پێغەمبەر بۆ بەیت المەقدس هەندێک وەکو بڵێ شتی تێدایە و هەندێک حکمەتی تێدان لەوانە گەورەی ئەو شوێنەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆتە بەیت المەقدس دوایە بۆ سەفەرەی بەرز بۆتەوە بۆ ئاسمانەکان و هەروەها حوجەیەکە لەسەر قوڕەیش کاتێک کە یعنی لێی دەپرسن بەیت المەقدس چۆن بووە خوای پەروەردگار وێنەکەی دێنێتە بەرچاوی چکە بە شەوێکی ئینسان بچێ نازانێ پەنجەرەکەی لەکوێ و دەرگاکەی چۆنە و دقەتیەوە هەموو شتەیە یعنی بە زەحمەتە خوای گەورە وێنەکەی دێنێتە بەرچاوی وەکو خۆی وەڵامی قوڕیشیەکان دەداتەوە بۆ ئەوی حجەیەک بێ لە سەروان تاوەکو بزانن ئەو پێغەمبەری خوای گەورەیە و ئیمانی پێبێنن چونکە لە مەکەیە بۆ بەیت المەقدس یەک مانگەڕەیە کاروان بووە ئیدی پێغەمبەر لە بەشێکی کەمی شەودا أو إسراء ومعراجي بكرة سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى يعني ليلا ونقول نكيرة يعني لبرشتي كم الشودة بيغمبر أو إسراء ومعراجي بكرة وهروها سيم يعني لحكمتي تشوني بو بيت المقدس أو كان مكانته قوري بيغمبر من بيد الله صلى الله عليه وسلم كلوي بيجنوجي بو بيغمبران دكاتو لوي وبرو آسمان كان سر ذكوان معراج پیغمبری صلی الله علیه وسلم شد حکمتی کی تدایا یکم یان بلغیا لسر برزیتی خوای پروردگار که خوای پروردگار دارین لسر عرش کما یلیق بجلاله یه پیغمبر صلی الله علیه وسلم یعنی شو تلای خوای پروردگار لی نزیک بو تو قصه لگل کردوا لا حود آسمان کانش زیاتر رویشتوا کواتا او بلغیا لسر چی لسر برزیتی خدای پروردگار دوهمیان ئەوە دەرخەری قودرەت و دەسەڵاتی خۆی پەروەردگارە ئێستا لەگەڵ ئەو هەموو پێشکەوتنەشدا بەڵام عیلم تا ئێستا هەر نەگەیشتوتە شتێکی زۆر ئاسانیش لەوەی کە بتوانێت بگاتە ئاسمانی یەکەمیش جا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بەشێکی کەمی شەودا بە فەرمانی خۆی پەروەردگار لەگەڵ جوبرائیل دەگاتە سەروی حەود ئاسمانەکانەوە ئەوە بەڵگەی چییە؟ بەڵگەی دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگارە بەڵگەی گەورەی مەخلوقاتی خدای پەروەردگارە ئەگەر خوای گەورە بیەوێت ئەو یاسایانەی کە داینەوە لە دنیادا ڕایان دەگرێ و پەکیان دەخات هیچ شتێکیش نییە بەسەر دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگاردا دەسەڵاتی هەبێت خوای گەورە دنیای لەسەر یاسا داناوە بەڵام هەر کاتێک بیەوێ یاسایەکان نادەبا بۆ خوای گەورە هەموو شتێک کون فەیەکوونە بۆ ئەوەی ئێمە بزانین دەسەڵاتی خوای گەورە و دەسەڵاتی ئینسان جیاوازە ئەگەر ئینسان بە عەقڵ بیری لێ بکاتەوە ڕەنگە جێگەی نەبێتەوە لە عەقڵی گچکەی ئینساندا ئینسانێک بە بەشێک لە شەو بگاتە سەری حەود ئاسمانەکان بەڵام بۆ دەسەڵاتی خوای گەورە گوتمان چۆنە کون فەیەکون هەموو شتێک کون فەیەکوونە سێمیان لە حکمەتەکانی ئەو میعراجە تاقیکردنەوەی ئیمانی زۆر کەس بووە تاوەکو ئێمە بڕوامان بە دەسەڵات و قودرەتی خوای گەورە هەبێت بڕوامان بە غەیب هەبێت بەو شتێک کە نادیارە چۆنیەتەکەی نازانین لە عەقڵماندا جێی نابێتەوە بەڵام بڕوامان پێی هەیە بڕوامان پێی هەیە لەبەرەوەی ئەو ئیسرا و میعراجەش چۆنە
وحكمه كحكم غيره من المغيبات. حكمكي وكو غير خويتي لو شتاني كناديارا لإما غيبا مروامان بيهيا باتشون يتيكشي نزانين. وهروها نؤمن به إيمان من بيهيا بلام خومان باتشون يتيكيوا سرقالنا كان بان أرد شون بوا شون كشون يتيكي إما نايزانين. وهروها شوارم لحكمة كان دلدانوي بيغمبر بوا صلى الله عليه وسلم میوانداری کردو خوای پروردگار بو اوی او ناخوشی و ناراحتی بسری هاتوا خوای گورا میوانداری کی تایبتی کردوا. ششمیان دلسوزی و رحم و بزایی پیغمبران بو ایمو بو گلکان یعنی بو مروفاتی دبینین که دویدا پیغمبر صلی الله علیه وسلم پیغمبرانی بینیون. موسی پیغمبر که یکم زار 50 ویج لسر ایمو فرض کراو بلام گوتیتی بگره و بلای خوای گورا امتکت 50 ویج یان پیجه بجه ناکرید. چەند جارێک گەڕاوەتەوە تاوەکو ئەو نوێژانە بوونەتە 5 نوێژ. ئەنجا حوتەمیان لە حکمەتەکانی گەورەی نوێژمان پێ دەڵێت کە لەو سەفەرەیدا لە ئاسمانەوە خوای پەروەردگار وەکو شتێکی تایبەت ئەو 5 نوێژەمان لەسەر فەرز کراوە. تەبعاً پێغەمبەر صلی الله علیه وسلم دوایەوە کە بەرز دەبێتەوە لە ئاسمانی یەکەمدا ئادەم دەبینێت سەلامی لێ دەکات و ئادەمیش سلام دەکا و وەکو بڵێ ئادەم سلام دەکا و پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو بڵێ سلام وەردەگرێتەوە و سلام لە یەکتر دەکەن و دان دەنێ بە پێغەمبەریەتی پێغەمبەری خۆماندا و دوعای خێری بۆ دەکات. لە ئاسمانی دووهەمدا یەحیای کوڕی زەکەریا و عیسای کوڕی مەریەم دەبینێت ئەویش بە هەمان شێواز سەلامی لێ دەکات و دان بە پێغەمبەرەتیەکەیدا دەنێت و دوعای خێری بۆ دەکەن. لە ئاسمانی سێمدا یوسف پێغەمبەر دەبینێت. لە ئاسمانی چوارەمدا ئیدریس پێغەمبەر. لە ئاسمانی پێنجەمدا هاڕون کە برای موسا بووە. لە ئاسمانی شەشەمدا موسا پێغەمبەر. لە ئاسمانی حەوتەمیشدا ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام سەلامی خوای گەورە لەسەر هەموو لایەکیان بێت پێغەمبەران دەبینێ و هەموویان سەلامی لێ دەکەن و دار بە پێغەمبەرەتی پێغەمبەر دادەنێن صلی الله علیه وسلم و هەروەها دوعای خێر بۆ پێغەمبەری ئاخیر زەمان دەکەن صلی الله علیه وسلم. دواتر پێغەمبەر لە ئاسمانی حەوتەم ڕەت دەبێت بۆ ئەو شوێنەی کە خوای گەورە ویستوویەتی کە سیدرەة المونتەها کە دارێکە خوا خۆی دەزانێت چۆنە. دواتر بۆ بەیت المەعموور و بۆ سەروی ئەوێ پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرز بۆتەوە واتە لە حەوت ئاسمانەکانی زیاتر پێغەمبەر بەرز بۆتەوە بۆ ئەو شوێنە تایبەتە کە من نازانین کوێ و چۆنە. لەوێدا خوای پەروەردگار قسەی لەگەڵ پێغەمبەر کردووە. لێرەشدا ئەوەمان بۆ دەردەکەوێت کە خوای پەروەردگار قسەی هەیە بەڵام نازانین قسەی خوای گەورە چۆنە. هەروەکو لەگەڵ موسادا قسەی کردووە لەگەڵ پێغەمبەری خۆشماندا پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند گفتوگوی لەگەڵ خوای پەروەردگار دەکات لەوەی کە پێغەمبەر بە ئێمەی گوتووە ئەوەی دیکەش خوا بەخۆی دەزانێت و پێغەمبەر صلی الله علیه وسلم دەزانێت کە چی پێ وتووە. ئەنجا ئەو 5 نوێژە فەرز کراوە. دواتر پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتوۆتەوە خوارێ کە لە ئاسمانی شەشەمدا موسای لێ بووە گوتوێتی چی واجب کراوە و چیت کرد؟ گوتوێتی وەڵا خوای پەروەردگار 50 نوێژی لەسەر ئومەتەکەم فەرز کردووە. موسا لەبەر ئەوەی کە ئەزموونی لەگەڵ بەنو ئیسرائیلەکاندا هەبووە و حکومڕانی کردووە وەکو پێغەمبەرێک کە خاوەن شەریعەت بووە پێی دەڵێ من ئازیەت و ئازاری زۆرم لەلایەن بەنو ئیسرائیلەکانەوە بینیوە. ئەوانەی کە ئێستا پێیان دەڵێن جوولەکە بەنو ئیسرائیل کوڕەکانی یعقوب لەگەڵیان زۆر تووشی سەرێشەی بووە. گوتی ئومەتی تۆ 50 نوێژیان پێ جێبەجێ نابێ بگەڕێ بۆ لای خوای گەورە با خوای گەورە بۆت کەم کاتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەگەڕێت و بۆ لای خوای گەورە بۆی دەکاتە 45 جارێکی دیکە دێتەوە هەمان شتی پێ دەڵێتەوە موسا. دیسان دەگەڕێتەوە هەتا هەموو جار کە بۆی کەم دەکاتەوە تا دەبێتە 5 نوێژ. ئەنجا پێی دەڵێ بگەڕێەوە با بۆ شت کەمتر کاتەوە. بەڵام پێغەمبەر دەفەرمێ ئەوەندە داوام کردووە پێم عای بە هیچی دیکە داوای کەمکردنەوەی زیاتر بکەم. بۆیە خوای گەورە وحی بۆ کردووە کە ئەو 5 نوێژە لە ئەجر و پاداشدا ئەجری 50 نوێژیان هەیە. لەوەشدا چیمان بۆ دەردەکەوێت؟ ئەومان بۆ دەردەکەوێت کە خوای گەورە هەر 5 نوێژی لەسەر ئێمە نووسیوە بەڵام گەورەی پێغەمبەر و ڕێز و حرمەتی پێغەمبەر لە لای خوای گەورە کە چەند جار گەڕاوەتەوە بە حرمەت و ڕێزی ئەو پێغەمبەرەی صلی الله علیه وسلم بە دڵسۆزی ئەو پێغەمبەرەی بۆ ئێمە خوای گەورە ڕێزی گرتووە کە نوێژەکانی بۆ کەم کردێتەوە. خۆگەر 50 نوێژ بە چمان کردەیە
استكبر بينزان ناكا لبينزان ياندوان ناكا بلام أو رزو قوري بيغمبر بوا صلى الله عليه وسلم كان خواهي پروردگار بوا رزو بابلين مكانتي بيغمبر أو بوي كردينوا با پێنج نوێژ بەڵام لە ئەجر و پاداشدا طبعا 50 نوێژە ئەنجا کە هاتۆتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لەو شەوەیدا طبعا هەر لەو شەوەیدا دەگەڕێتەوە شوێنی خۆی بەیانی کە هەڵدەستێ لە لای خەڵکی طبعا خوای گەورە فەرمانی پێ دەکا کە باسی بکات لەبەرەوەی خوای گەورە خۆی بە ئایەت پشتڕاستی دەکاتەوە سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله بوشي بيكدوا لنريه من آياتنا بويد الصلاة وقدرة آيات كان خوي نشاني أو بيغمبر صلى الله عليه وسلم جاء يعني بباوران دكونا تقو توقو قصو أو لا إملاء شون دبي آخر إنسان شتا بيت المقدس بعقل بشرية خوان بيديان كردو توا شون دبي بشتا هر حول أسمان كان وآخر وان مانجي كي بروي دبنتا دكنا بيت المقدس إيدي پیغمبر صلى الله عليه وسلم باسی دکات لبروی خوای گەورە فەرمانی پێ دەکات ئەوەی کە ئیمانداری ڕاست بێت بڕوا بە هەر شتێکی غەیب دەکات مادام وحیە احتیمالی هەیە ئیمانی زۆر کەسی پێ تاقی کرابێتەوە بێ باوەڕان چوونە لای ئیمامی ئەبوبەکر گوتیان هاوڕێیەکەت شتێکی ئاوا دەڵێت کوتی ئەگەر ئەو گوتپێتی بڕوای پێ دەکەم کە ڕاستە لەبەرەوەی کوتی من شتێکی گەورەتری لێ بڕوا دەکەم ئەوێ ژەوەیە کە ڕۆژانە لەسەروی حەوت ئاسمانەکان جوبرائیل وحی بۆ دێنێت ئەمن ئەوەم قبول کردووە ئەی چۆن قبول ناکەم چۆن بڕوا ناکەم کە ئەو پێغەمبەرە بەرز کرابێتەوە ئیسرا و میعراج بکرابێت هەم موقیفی ئینسانی ئیماندار چۆنە بۆیە پێی دەڵێن ئەبوبەکری سدیق یعنی ئەو ئەبوبەکرەی کە ڕازگۆ بووە و زۆر بە ڕازدانەری ئەو پێغەمبەری بووە صلی الله عليه وسلم ئیماندار کاتێک کە فەرمانی خوای گەورە دەبیستێت وآيات فرمايشتك دبيستك وحيا موقفي هر أويك نجزانت شونيتيكي شونا يعني عقل شداد زينة بيتوا يعني شتيكي غيبنا دياريش بيت ضل سمعنا وأطعنا برواي بيه وكو خوي شونيتيكشي أجر باه كرابو أجرنا لشونيتيكشي ناكولين وأوا بريتيا لو سفري بيغمبر صلى الله عليه وسلم كبيد الإسراء ومعراج إما بروا من بيه وكو أهل السنة وجماعة كأو سفري بيغمبر صلى الله عليه وسلم طبعا هندق دلين هربا خوب هندق دلين هربا روح بوا بلام راي راستو بلقداري أهل السنة والجماعة كبشجري دكا أويكا بيغمبر صلى الله عليه وسلم بروح جستا أو سفري بيكراو لكاتي كم يشودا برز كراوتو دواتريش هاتو توا شويني خوي اگر پرسیاتان هەبوو دوای ئاسایە دێڕی 50 باسی حوزی کەوثەر دەکات دەڵێ والحوض الذي أكرمه الله تعالى ئەو حەوزەی کە خوای پەروەردگار یاخود ئەو ڕووبارەی کە خوای گەورە ڕێزی پێغەمبەری پێیگرتووە حەق و ڕاست و تەواو و بڕوامان پێی هەیە به غياثا لأمته أكرمه الله تعالى به بوي أو حوزي ورز بيغمبر يرتوى غياثا لأمته وكو يارمتي وفريا كوتنيك بوكيا بو أمتي بيغمبر صلى الله عليه وسلم طبعا همو بيغمبرك حوزيكي هيا يعني رباركي هيا حوزيكي هيا كتايبة بخويا بلام أوي طبعا هي إيمالا هميان قورة ترى بيغمبر صلى الله عليه وسلم روجه كان توزي خوتو بيكني دواتر كالليان برسي بوچي بيدكني فرموي استا أو صورتان بود عبزي خواهي پروردگار حوزي كوثري بيدام إنا أعطيناك الكوثر خواهي پروردگار حوزي كوثري بيغمبر داوا صلى الله عليه وسلم كحوزي كا آوكي لبهشتي وديت پانی و درێژی و بەرینیەکەی مانگێک ڕێیە ئاوەکەی سپیە وەکو شیرنە وەکو هەنگوین هەر کەسێک لێی بخواتەوە جارێک کە تینوی نابێتەوە بەقەد ئەستێرەکانی ئاسمان پەرداغ و کۆپ و ئەوەی کە ئینسان پێی دەخواتەوە لەسەر یەتی و ئینسانەکان لە بەهەشتێدا لێی بەهرەمەند دەبن و ئەوەی کە ئێستا دانەر باسی دەکات دوو ڕاژ هەنە کە ئایا لە دەشتی مەحشەرێ پێش ئەوەی کە ئینسان لە پەردی سیڕاتێ بپەڕێتەوە
ئەو ڕووبارە هەیە لەوێ یاخود نییە، بەعزێک دەڵێن هەر لە بەهەشتەیە، بەڵام ڕای سەواب و ئەسەح کە ئەهلی سونە و جەماعەت پشتگیری دەکا و لە سەریەتی بەڵگەداریشە ئەوەیە کە ئەو حەوزە کەوسەرە و ئەو ڕووبارە بەشێکی کە لە بەهەشتەوە دێتە ئەو بەری پردی سیڕاد، واتە لە دەشتی حەشر و حیسابدا پێش ئەوەی ئینسانەکان مسلمانان بچنە بەهەشتێ لەو ڕووبارەی دەخۆنەوە بۆ، لەبەر ئەوەی ئینسان لەو دەشتی مەحشەرەی زۆر ماندوو هیلاک دەبێت، ناڕەحەت دەبێت، ترس و لەرزی هەیە، دەچێتە سەر ئەو ڕووبارەی لێی دەخواتەوە و بەخۆی دادەکا و فێنکی دەبێتەوە، ئەنجا بەڕێ دەکەوێت لە پەردی سیڕات دەپەڕێتەوە بە دڵێکی ئارام و تینوێتەکەی دەشکێت و لە پردی سیڕاتێ دەپەڕێتەوە. خوای گەورە مان کاتە بیکاتە قسمەتی هەموو لایەکی. فەرمایشی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەفەرمێ کەسانێک دەیانەوێ لێ بخۆنەوە بەڵام دوور دەخرێنەوە، پێغەمبەر دەفەرمێ ئەوە ئومەتی منن، بەڵام پێی دەگوترێت بە پێغەمبەری صلی الله علیه وسلم تەبەن فریشتەکان پێی دەڵێن نەخێر، ئەوە ئەتۆ نازانی لە دوای تۆ چیان کردووە، نازانی شوێن چ ڕێگە و ڕێبازێک کەوتون، شوێن کێ کەوتون، چیان کردووە لە دوای تۆ، چ بێدینیەکیان کردووە، دووریان دەخەنەوە ناڵن لێی بخۆنەوە. طبعا خوارج و معتەزیلە ئینکاری ئەو حەوزەی دەکەن کە لەوێ هەبێت، بەڵام بۆ خوای گەورە زۆر ئاسانە، وەکو چییە ئەوەشیان وەکو هاوکاری و یارمەتیەکە بۆ مسلمانان، غیاسەن لئومەتیهی، وەکو فریاکەوتنێکە بۆ مسلمانان. خوای گەورە ئینسانی مسلمانی خۆش دەوێت، لەوێش کە تینو دەبێت لە دەشتی مەحشەرێ ئەو حەوزەی بۆ تەرخان کردو بۆی لەوێ ئینسان ئاو بخواتەوە و وەکو بڵێ ناڕەحەت نەبێت و تینوێتەکەی بشکێت. طبعا پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم یعنی لە ڕۆژی قیامەتێدا ئومێدم وایە کە زۆرترین وەکو بڵێ شوێنکەوتەی من یاخود با بڵێن زۆرترین کەس لە هەموو ئومەتەکان زیاتر لە حەوزی من بخۆنەوە، یعنی حەوزی ما لە هەمووان گەورەترە وەکو ئومەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم، و هەروەها شوێنکەوتەی زیاترن، یعنی زیاتر خەڵک طبعا لێی دەخواتەوە. ئەوەش پێی دەڵێن حەوزی کەوسەر کە خوای پەروەردگار وەکو هاوکاری و یارمەتیەک دایناوە بۆ کێ بۆ مسلمانان، بۆ ئەوەی کە تینوێتیان بشکێ لە کاتێکدا کە زۆر تینو دەبێن. صفەتی حەوزەکەمان باس کرد کە ئەو حەوزە و ئەو ڕووبارەت چۆنە لە بەهەشتێوە دێت، زۆر سپیە و زۆر شیرنە و زۆر بۆنی خۆشە، لە میسک خۆشترە، لە میسک خۆشترە. ئیشاڵڵا پشت بەخوای گەورە دەبێتە قسمەت و ئێمەش لێی دەخۆینەوە. ئەوە بڕوامان پێی هەیە و تەبعاً وەکو کە باز کراوە ئێمەش بۆ شوازەیە بڕوامان پێی هەیە.